زوتنەوەی ئیسلامی بە هەزارەها وەختی خۆی پێشمەرگەی هەبووە کۆمەڵێکی زۆری بەهۆی ئەوەی سەرقاڵی ژیانی خۆیەتی نەمانتوانیەوە خزمەتیان بکەین، بەڵام ئینشاءالله پلانمان هەیە کە هەموو ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان بزوتنەوەی ئیسلامی بووە ئێمە لە خزمەتیا بین و جارێکی لە چوارچێوەی بزوتنەوە بێن خەباتی خۆیان بکەن. ئامادەن لەگەڵ کامیلی حاجی عەلی دابنیشن گفتوگۆ بکەن؟ هەر کەسێ پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی بوو بێ ئێمە یعنی سنگمان فراوانە بەرامبەری کە لە چوارچێوەی بزوتنەوەی ئیسلامیە جارێکتر بێتەوە خەباتی خۆی بکە. ئێمە چەند جار هەوڵمان داوە وەختی خۆی زۆرمان هەوڵدا کە ئەو بە سوێن کۆکەینەوە، زۆرمان هەوڵدا ماڵی کورد هەمووی ڕێک بخرێ بە پارتی وێکێتیشۆ بە یەک لیست بۆ ئەوەی عێراق بەشداری بکرێ، بەڵام بەداخەوەتە وەزعی ناو ماڵی کورد دەبینی کە شپرزەیە، لەبەرەوە ئێمەش کە بەشداریمان نەکەوە هەر لەبەرەوە بۆ کە لەوە ئەچێ دڵنیانین کە نەتیجەیەکی ئەو تۆی هەبێت. متمانەتان بۆ لایەنانی دیکە نییە؟ مەسەلە متمانە بوون یان نەبوون نییە، پێمان وایە کە یعنی ئەو جۆرە دانیشتانە جددی نین، یعنی شتێکی ئەو توی لێ هەوڵ ناوەشە لێ نابین لێیان.